بەڵێ وەک دەزانن هەرێمی کوردستان لانکەیەکی ئارامە بۆ پێکەوە ژیانی تەواوی ئاینە جیاواز و نەتەوە جیاوازەکان و تەنانەت ئەوانەی کە لە عێراقیش بەهۆی دۆخی خراپی عێراق و مامەڵەی نادروستی لایەنە عێراقیەکان لەگەڵیان هاتوونە تا هەرێمی کوردستان و لێرە دەژین. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندنە لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی هاوپەیمانی حامورابیشە لە هەولێر لەگەڵ کاک ئانۆم کاتت باش. جەژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیحتان لێ پیرۆز دەکەم و دەمەوێت پامی ئەوەش گوێبیستمم لەم بۆنەیەدا. جژنی لەدایکبوونی حەزرەتی مەسیح لە ئێوەی بەڕێز و لە گشت کارباندانی کوردستان 24 و گشت کوردستانیان پیرۆز بێت. هیوادارم ئەم جژنە کە هەمیشە هیمای ئاشتی و برایەتی و پێکەوە ژیان و لێبوردەیە هەمیشە هەموو ساڵێک دوای ساڵ لە کوردستان بەرەو کۆمەلگایەکی سەقامگیرتر و کۆمەلگایەکی پێشکەوتوتر بڕۆین. هیوادارم هەمیشە بەرەو ئاشتیەکی قەراربوونی ئاشتی بەرەو ئاشتیەکی بەهێزتر بڕۆین. ئێمە لە کوردستان لە کەنیسەکانی خۆمان لە هەولێر و لە ئەربائیلۆ لە دهۆک لە نۆهەدرا لە سلێمانی لە دەشتی نینەوە لە مووسڵ لە گشت ئەو شوێنانە بە زیاتر لە 130 کەنیسە و دێر نوێژی لێکرا و نوێژی جەژنی لێکرا چ دوێنێ شەو چ ئەمڕۆ لە بەیانی لە گشت کەنیسەکان و لە کەشێکی ئارام و لێرەدا ئەم فرسەت دەبینم کە سپاسی هێزەکانی ئاسایشی ناوخۆ و هەروەها پۆلیس و هێزەکانی پۆلیسی هاتوچوو گشت ئەو بەڕێزانێک کە لە بەرگری شارستانی و ئەوانەی چۆن نخونیان دیت بۆ پاراستنی ئەم ڕێوڕەسمە جوانانە کە لە گشت کەنیسەکان و دێرەکان بەڕێوە چوون. بەڕاستی ئەوەی لە کوردستان دوێنێ و ئەمڕۆ بەڕێوە چوو کەش و هەوایەکی زۆر ئاشتیانە بوو و نمونەیەکی جوانی پێکەوە ژیانە کە لە باو باپیران بۆ ئێوە مایتەوە. زۆر باشە کاک ئانۆ با بپرسم کە پێگەی نەتەوە جیاوازەکان و ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان چۆنە بە تایبەت لای سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان چەند لە حکوومەت ئێوە بەشداریتان پێدەکرێت هەر جەنابەت کە خۆت وەزیری گواستنەوە و گەیاندنی حکوومەتی هەرێمی کوردستانی تا چەند لە بەشداری پێکردنی ئێوە ڕازین لە حکوومەت و لە کایە سیاسیەکانی هەرێمی کوردستان؟ بەدڵنیاییەوە کریسیانەکان وەکو ئاین بەڵام وەکو نەتەوە کەلدانی و سریانی و ئاشووری و ئەرمەن هەروەها لالایەکی دیکەوە نەتەوەی دیکەی کە لە کوردستان هەیەویش گرنگە نەتەوەی تورکمانە. ئەم نەتەوانە لە دێر زمانەوە لەگەڵ نەتەوەی کورد ئێمە پێکەوە هەمومان ژیانە وەکو پێکهاتەی نەتەوەی هەرێمی کوردستان و وەکو پێکهاتەی ئاینی هەرێمی کوردستان چ مسلمان بی مەسیحی بی ئەیزیدی بی کاکەیی بی سابی ئەیمەندایی بی جووبی زەردەشتی بی گشت ئەو ئاینانە ئەو پێکهاتانە هەردوو پێکهاتەی ئاینی و نەتەوەی ئەو مۆزایی کە جوانەی کوردستان پێک دەینن. لە دێر زمانەوە ئەم ئاینانە پێکەوە ژیانە پێش ئاهاتنی ئاینە ئیبراهیمیەکان چ ئاینی یەهودیەت بی چ ئاینی مەسیحیەت بی چ ئاینی ئیسلام بیت ئەو نەتەوانە پێکەوە ژیانە لەسەر ئەم خاکە کە خاکی کوردستان و خاکی وڵاتی بێفنەهڕێنە کە خاکی مێژووی میزۆپۆتامیا و کوردستانە و دواتر لەگەڵ هاتنی ئەم ئاینانە ئەم نەتەوانە هەمویان پێکەوە هەر بە پێکەوە ژیانە. لەو 100 ساڵەی کۆتایی زیاتر لە 100 ساڵی کۆتایی لە هەرێمی کوردستان ئێوە قیادەی سیاسی کوردستان ڕۆڵێکی زۆر دیاری هەبوو لە پاراستنی ئەم پێکەوە ژیانە کە چەندین جینۆسایت لەم وڵاتە چی لە سەیفۆ لە جینۆسایدی سمێل لە جینۆسایدی سووریا لە جینۆسایدی ئەمفال لە جینۆسایدی داعش کە بەرامبەر ڕۆڵەکانی ئەو ملەتە ئەو نیشتیمانە زۆر باشە
ئەنجام درراوە بەڵام بە حکمەتی قیادەی سیاسی و سەروی قیادەی سیاسی جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی توانی ئەم پێکەوە ژیانە بیپارێزی و ئەو تەنەوعە ئەو هەمە ڕەنگەیە کوردستان کە لە وڵاتەکانی دیکە و بە خاڵێکی خەتەر ترسناک دادەنرێ بە پێچەوانەوە لە کوردستان خاڵێکی بەهێزە و هەروەها ڕووێکی ڕاستەقینەی گەشەیە کوردستان بەرەو هەموو جیهاندا. کاک ئانۆ بێگومان جگە لە هەرێمی کوردستان کریسیانەکان و نەتەوە جیاوازەکانی دیکە لە هەموو عێراقیش هەن بەڵام بۆچی ئێوە هێندە لە هەرێمی کوردستان ئاسوودەن لە ناوچەکانی دیکەی عێراق وانین؟ دوو هۆی یعنی سەرەکی هەیە یەکێک ئێمە خەڵکی کوردستانین يعني ئێمە وەکو ئاینە جیاوازەکان نەک تەنیا وەکو نەتەوە بەڵێ ما خۆ ملەتی کوردیش وەزعی زۆر باشە لە پارسەکانی دیکەی عێراق عەرەبیش وەزعیان زۆر باشە لەو بەری عێراق زۆر باش نییە ئەوەی دەگەڕێتەوە بۆ حکمەتی قیادەی سیاسی لە کوردستان بۆ ئەوەی کە باوەڕیان بە شەراکەتی ڕاستەقینەیە باوەڕیان بەو سێ مەبدەئە گرنگە کە جەنابی سەرۆک باسی کردیە کە تەوازونە و تەوافقە و شەراکەتە ئێمە لە کوردستان تا ڕادەیەکی زۆر باش تەوازون هەیە تەوافق هەیە و شەراکەتیش هەیە ئەو سێ مەبدەئە جێگیر نەبووینە لە عەقلیەتی لە مێنتاڵەتی حکومڕانانی بەغدا تاکو ئێستا مێمە ناڵێن هەمویان بەتەکید ئیدا خەلویەت قەلوبەت خەڵکی باش هەیە لەوێ بەڵام هەر کاتێک ئەم سێ مەبدەئە باوەڕیان پێکرا لە عێراق ئەو کاتە دەتوانین ببینین عێراق جێگای گشتنەتەوەکانە لە کوردستان لە دوای 2003 و 2004 بە تایبەت لەوەی کە شەڕی تائیفی دەستی پێکرد لە ناوەند و باشووری عێراق بە تایبەت کەمە نەتەوایەتیەکان یاخود نەتەوەکانی بچووک بە ژمارە تووشی جێنۆساید بوون و تووشی هەڕەشە بوون لەو کاتەدا جەنابی سەرۆک دەرکەی کوردستانی کردەوە بۆ گشت نەتەوەکانی عێراقی چێ کریستیان بن وەکو ئایەن کەلدان و ئاشووری و سریان و ئەرمان و هەروەها تورکمان بن ئەیزیدی بی و کاکەیی سابی ئەیمەندائی و توانی کوردستان بۆ هەموو دنیا پیشان بداتن کە ئەوەی لە باب و باپیرانەوە بۆ ئێمەمایە و ئەوەی کە ئێستا قیادەی سیاسی کوردستان دەپارێزی دەتوانی نمونەیەکی زۆر دەگمەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش بکات. زۆر سپاس دەکەم کاک ئانۆ دووبارە جەژنتان پیرۆز بێ بەڕێز ئانۆ جەوهەر وەزیری گواستنەوە و گەیاندن لە حکومەتی هەرێمی کوردستان و هەروەها سەرۆکی ئەو پەیمانی حامورابی لە هەولێر میوانی کوردستان 24 بوو.